ڤێتنام دوای جەنگ بەشی دووەم. ئەمە دیمەنی پاژماوی فڕۆکە و ئامێرەکانی سوپای ئەمریکایە پاش چوونە دەرەوەیان لە ڤێتنام. تەنانەت سوپا چەندین جۆر تەقەمەنی و ژەهری کیمیاییان لەو ناوچانە جێهێشتووە. کاتێک ئەمریکیەکان لە ڤێتنام چوونە دەرەوە، بەرمیلە کیمیاییەکان تەنیا شتێک نەبوو لێیان بەجێ مابێ، بەڵکو دەیان شاخیان لە گولە تۆپ و هاوان و تەقەمەنی مەترسیداریان لە تەواوی ئەو وڵاتەیە جێهێشتووە. بینینی کۆمەڵە کەسێکی زۆر بەو شێوەیە وامان لێیەکە لەوە تێبگەین کە هۆشیمەنەی سەرکردە بڕوای بۆەوە هەبووە و کە گەلەکەی لە کۆتاییە سەرەکەوێت. دۆکیۆمنتەری شەوی هەینی کاتژمێر 8:05 لە NRT پێشکەشتان دەکرێت.